سڵاوتان لێ بێت بینەرانی وێستگە نیوز. ئێمە ئەمڕۆ تەوەرەکەمان لەسەر ژنە دەپرسین ئازادی ژن تا کوێیە؟ ئایا حکوومەتی هەرێم تا چ ڕادەیەک بەشدارە لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان؟ بینەرمان بن. ئایا ژن تا چەند ئازادە و ئازادی ژن تا کوێیە؟ ئەگەر باسی ئازادی بکرد من لە هەرێمی کوردستان داوەکو گەنجێک کە لەم هەرێمەدا دەژیمەوە بۆ ژنان کە خۆم ژنم باسی بکەم ئەبینین بەداخەوە زۆر کات پێناسی ئازادی بە شێوەیەک لێرە کراوەکە ئێمە هەست بکەین ئازادین بەڵام ئازاد نین لە ڕاستیە یاخود کاتێک باسی ئازادیەکرێت یەکسەر خەیاڵ و بیر و باوەڕێمە بۆ پێناسە تەقلیدیە بڕات کە لە کۆمەڵدا پیشانی ئێمە دراوە ببورن بۆ بەڵام یەکسانیەکەن بەدەستەواژەیە کە پێوترێ بەڕەڵایەتی. بەداخەوە زۆر جار لە هەرێمی کوردستانە جا بە دەستیەوەردان بێ بە سڵحی عشایری بێ بە مەکاتیبی کۆمەڵایەتی حیزبەکان بێ بە لە بەرچاوگرتنی هەندێک پێگە و هەندێک ئەوانە بێت تا ئێستا نەتوانراوە وەکو پێویست بەرەنگاری ئەوانە بێتەوە کە ئینسانە کوژن کە ژنە کوژن بە تایبەتی بەشی زۆری حیزبەکانی کوردستان ڕەنگە بە قەناعەتی من بڕایان بەوە هەیە ژن وەکو چۆن بڵێ هەبێ لە ناویانە نەک لە ئەساسی بڕیاردانە بەڵام وەکوی بڵێن ئەم حیزبە ئەوەندە ژنیتیایە و بە دیوێکی تریشە بە قەناعەتی من ئەبێ ژنان خۆشیان بە یەکگرتووی بەبێ جیاوازی سیاسی فکری ئایدۆلۆژی بەبێ جیاوازبوون دابەشبوون لە بینی ڕێکخرا و لە بینی ئەمانە ئەبێ ئەوانیش خۆیان بە جددی بێنە مەیدانەکە و شەڕی بەدەستێنانی ئەو مافانەکەن کە لیان زەوت کراوە. دیارە هەمومان نەزانین کە ئەمڕۆ ژن ئازاد نییە لە هیچ ڕوویەکەوە لەبەرەوەی کە باسی ئازادی ژنەکەی وەزانن بە جلوبەرگ و جەستە ژن ئازاد دەکرێ نەخێر ژن بە ئەقڵ و فکرە بێ ئازاد بکرێ لەبەرەوە کۆمەلگای ئێمە ئەو ژنانەی کە ئەمڕۆ بانگەوازی ئازادی دەکەن لە ڕاستیدا خۆیان هیچی ئازادیە من کاتێک بانگەوازیەکەم کە خۆم ئازاد بم ئەو کاتا توانم بانگەوازی کەم بۆ ژنێکی تر ئازادە. وایە حکوومەت چی کردووە بۆ ژن و ئایا ڕۆڵی بینیوە لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان؟ بەداخەوە ئەمڕۆ کابینین یاساکان لە بەرژەوەندی پیاوانە کار دەکەن لە ناو محکەمەکانە هەر ڕۆژەی کە چاوکەینەوە ژنێ سووتێنێ دەستدرێژێ کرێتە سەری ئەشکەنجا دەدرێ بەڵام ئەو کەسی کە ژن کوژەکەیە ئەبینین ماوەیەک لە زیندانەیە بە سڵحێکی عشایری کۆتایی بە قەزیەکە هێن و سزا نادرێ و ئەویشی کە سزا درێ بۆ چەند ساڵێک زیندانیە کرێ و دوایی وەک بەرزێکی بانان بۆ خۆی سوڕێتەوە. ئەو مەسلەی ژن کوشتنە لە دوای ڕاپەڕێنی کوردستانە بە تایبەتی لە باشووری کوردستانە ڕوویە و تا ئێستاش بکوژانی ژن نەک لێ پێچینەوە و بە دوواداچوونیان لەگەڵان ناکرێ و سزا نادرێن بکوژان خۆیان لەلایەن دەسەڵات و داڵدا ئەدرێن. ئەمان ئێستا مۆدیلێکیان داهێناوە لە ئەم دەسەڵاتە بە تایبەتی لە دوای نەوەیەکە و لەم ساڵانی دواشەکە پێشکەوتووە مۆدیلێک لە ژنە مۆدیلیان پێگەناوە کە ئەمانە نە هزریان هەیە نە فکریان هەیە نە پرۆژیان هەیە نە پێشخستنی کۆمەڵگەکە ژن وەکو کاڵایەکی مادی بەکار ئەهێنرێ ئەم دەسەڵاتە بە هەمومان ئەڵێ تۆی ژن ئەگەرە دەوێت ژن بیت و دەرکەویت و پارەت هەبێ و دەوڵەمەندی وەرە ئەمە ڕێگەیەک بگرە بەر ئەگەر ئەوە ناکەی تۆ ئەبێ بە جۆرێکی تر بژی بە و جۆرێکە یا بکوژرەی یا سەرگەردان بکرێت لەبەر ئەو شەپۆلی دواکەوتنی کە ئێستا لە باشووری کوردستانە ڕوویاوە بەرهەمی دەسەڵاتە بەرهەمی حکوومەتی یاریمی کوردستانە. من پێم وایە حکوومەت ڕۆڵی سەرەکی هەیە لە دروستکردنی تونند و تیژی دژ بە ژنان نەک ڕوبەڕووبوونەوەی ئەکرێ کاری کردبێ بۆ ئازادی ژن بەڵام کام ژن و کام جۆر ئازادی ئەوەی کە من ئەیبینم بنمونە حکوومەت کۆمەڵی ئیشی حکوومەتە بینم بۆ ئازادی ژن ئەوی شەوەیە کۆمەڵێک کەناڵی ڕاگەیاندنی کۆپیکراوی داگیرکارانی هێناوەتە ئێرە ژنان وەکو جەستە ببینێ و ڕوودبوونەوە وەکو ئازادی ببینێ و بە کاڵاکردنی ژن وەکو ئازادی ببینێ و بیشی فرۆشێتەوە بە من و بە ژنانی تر بڵێ کارم بۆ ئازادی کرۆ بە باوەڕی منم بە کۆیلەکردنی ژنە لە بەرگێکی تردا. هەمیشە من وتومە ئازادی قەڵەمە ئازادی
بەیانە ئازادی فکری تۆیە کە تۆ فکرت کراوە بوو مافەکانی خۆت و زانی وەکو ژنێک لە ناو عیلە وەکو کچێک لە عیلەکەتە وەکو ژنێک لە لای هاوسەرەکەت وەکو ژنێک لە کۆمەڵگا ئەمماوە کە قوبەت هاتوۆتە سەرخەت بۆ ئەم شتە هیوادارم یاسا سەروەر بێت و بتوانن ئیشێ بکەن کە ئەم بکوژانە وایان لێبێت نەتوانن بێن بە ئاسانی خۆشکیان دایکیان کچیان بکوژن. ئەوان دەڵێن ئەو ئازادی بۆ مرۆڤایەتی دانراوە دەبێت ژنی شتیایدا بەشدار بێت ئیدی نابێت وەک کاڵایەک تەماشا بکرێت چونکە ژن خوشکە دایکە هاوسەرە تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپرم خواتان لەگەڵ.